الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه منيب. پێشەکی دەستخۆشیمانەیە بۆ هەموو لایەک بە تایبەتی ئیدارەی شار و ئیدارەی و شارانەی لە کاتی لافەوەکەدا لە خزمەتی خەڵکا بوون لە ئیدارەی شارەوە لە ئاسایش و پۆلیس و هەموو دەستگا و دایرەکانی تر خوای گەورە جەزای خێران بداتەوە لە هەر چینێک بووە لە خەڵکی خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە ئینشاءالله تعالی. ئیماندارانی عەزیز باسی دووبانگی جمعە دەکەین لە خزمەتتاندا. دووبانگی جمعە معلوم و جەنابتانە لە زمانی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام یەک بانگدراوە، لە زمانی ئیمامی ئەبوبەکر ڕەضا و ڕەحمەتی خوای لێی بێ یەک بانگدراوە، لە زمانی ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێی بێ یەک بانگدراوە، لە زمانی ئیمامی عوسمانەوە هەتا ئەمڕۆ کراوەتە دوو بانگ. ئەم دوو بانگە هەردی دەبێت با ئینسافانەیە مەقسە بکەین، لایەکی نەبڕین، چونکە علم ئەمانەتە ئەبێوە خۆی بیگەێنی، خیانەت لە علم بکەی زۆر خەتەرە. هەردوو بانگی هیچ کامی بیدعە نییە، ئاگاتان لێ، چونکە ئێمە دامان نەهێناوە هەتا زمانی ئیمامی عومەر بانگیەک بانگراوە، چونکە ئەو کاتە مەککە کەم بووە، خەڵک مسلمانان سەحابە لە دەوری پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وەسەلام، پێشی هەر سەحابە بووە لە سەعات 9 لێ بوو، سەحابە بووە لە نوێژی بەیانی هاتووە نەڕۆیەتەوە حەتا نوێژی جمعەی کردە بجاگەڕاوەتەوە. ئەمە بە ئێمە ناکرێنەوە، مەشغەڵەت و جەنجاڵی دنیا و گەورەی دنیا و خەڵک دوورکردنەوە و ئەمانە فەرقەکە. ئیمامی عومەر خوتبەی ئەدا، ئیمامی عوسمان درەنگ هات بۆ وتار لەسەر مینبەر و وتێ عوسمان چی وای لێ کردووی درەنگ بێ؟ لە کاتی وتارە ئیمامی عوسمانیش وتی، دوای وتی پێی لەبەرەوەی جۆم لێرەوە، جۆم لە باڵنکە نەبوو، مەشغەڵەت وای لێ کرد درەنگ کەوت. بۆی ئیمام عوسمان لەو کاتەوە بڕیاریدا وتی من ئەگەر بمە خەلیفەیکەمە دوو بانگی ئاگارکردنەوە، ئاگایان کەمەوە، ئاگاداریان کەمەوە. بانگی یەکەم ئێستا ئەمەیە، بۆی ئەسڵەوەی نیم سەعات بەینی بێ لە مەککە و لە مەدینە، ئەگەر سێرتان کردبێ نیم سەعات فەرقی هەیە، ڕێک سەعات بگرنەوە نیم سەعات، لە مەککە و لە مەدینە نیم سەعات فەرقی یەکەم بانگ بۆ دووەم بانگ. بەڵام ئێمە لەبەرەوەی کەمێک پێشمان خستەوە وەکەوە نییە، هاوڵمانەتەوە ئەو بانگەی یەکەمە خۆی وا باشترە بدرێ لە هەموو مزگەوتەکان. ئێستا تۆ چی لە لادەیەک وتارە دەی، خەڵکی لادەی هەمووی مەعیشەتەکە، ژیانەکە، فەلاحەتەکە، حەیوانداریێ، تۆ ئیمام و خەتیبی بچی بانیان بدەی یەکسەر بشتە سەر وتار، ئەو لەکوێ ئەگاتە ناگات. هیچ نەبێت چارەکێ بەرەوە یەکەم بانگ بدەی، ئەو کە بانگەکەی بیست لە دەرش و دەرەوی لادێکەش بێگەیتە تووە، ئەزانێ کە چییە، ئەزانێ ئێستا جومعەیە، کاتی بانگ نییە بۆ ئیستە بانگەکە. یعنی چەندێ لە لادێکان ئەتوانی 20 دەقە بەلەوە بێ، 25 دەقە بەلەوە بێ باشترە، هەتا ئەگاتە ماڵەوە فریاکەوێ. لای ئێمەش وایە گە بکرێتە شارێکێ 10 دەقە، ئێستا ئێمە 10 دەقە فەرقیە لەگەڵ ساعەتەکە چین 10 دەقە. ئەو 10 دەقە باشە، کابرا ئاگاییشی لێ نەبێت، دووریش بێ، لە دوکانیش بێ، بە 10 دەقە ئەتوانێ خۆی فریاکەوێ بگێتە مزگەوتە. بەڵام تۆ ڕاستە و خۆ بێ کڕ و کوبێیتە سەر مینبەر و بانگێ بدەی و سەریع وتارێکی 10 دەقەیی بدەی، زۆرینەی موسڵمانان بێبەشە بن لە واجبی جومعە، ناگەنە جومعە. زەرەرەکە لێرەیە، کۆمەڵگا ئەو جومعەیە بە جوانی نابیسێ. بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە سونەت هەر سونەتی پێغەمبەر نییە جێبەجێ بکەین. هەندێک گەنجی جوان وا لەوەی وا تێگەیشت بێ بزانی عەلەیکم بیسونەتی، پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام سونەت جێبەجێ بکەین. ئێمە ناتوانین تەواوی سونەتی پێغەمبەر جێ بکەین، چونکە پێغەمبەر هەندێک سونەتی هەیە بۆ خۆیەتی، نایە ئومەتەکەی بیکە، تایبەتە بە خۆی. دوو ڕۆژ و دوو شەو ڕۆژووی گرتووە، بە ئێمە نەیوتە بیکە، ئەوە سونەت بووە لایەوە. ئەو چووە لە ئەشکەوتێ عیبادەتی کردووە، بۆ من و تۆ ئەوە نییە بڕۆین. پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام شەو هەتا بەیانی هەموو شەوێ شەو نوێژی کردەوە و واجب بووە، بۆ من و تۆ سونەت دەتوانین نەیکەین، بۆ ئەو جیاوازە. هەندێک تایبەتمەندیەوە پێغەمبەرانە سونەتە، تۆ بڵێ هەموو سونەتێکی پێغەمبەر جێبەجێ بکەمە بێ وریابی ئەکەویتە هەڵەو. و لە هەمان کات چاکە بڵێ هەموو سونەتێکی ئەوەی سونەتی پێغەمبەر نەبێ نایکەم، هەر هەڵەی. چکە بۆ ئێمە هەندێک شتمانێ پێغەمبەرگیان هەر خۆی پێمانەڵێ عەلەیکم بیسونەتی
وسنة خلفاء الراشدين المهديين. أفرمي دسقنا سنتي منوا دسقنا سنتي شوار خليفة كوا أي بانجي يكم شرايناوا إمام عثمان سيم خليفة إيمان داران إمام عثمان بيغمري نبينيا بلي بتأكيد بينيتي إمام أبو بكر نبينيوا بتأكيد بينيتي إمام عمر نبينيوا بلي أي أوان خويك بانيان دان بوكر يقول لبر مصلحات عام هاد باني كدا أم بانجا عبادت نية وباني كدا ننا بلي نيجي بيبكن باني كدا ننا نيجي بيبكن أم قصابي تيبكن لمن أجا باني دا بناوي بيتا من يكم بانجم داو إيوه نيجي بيتيابكن أما نابي أما بتبيعات زيادة لدينا بلام أو بانجي كدانا وخلق أقدار كاتوا خلق بيت بو جمعة بس بوني لا تو تماشای مەکە و مەدینە بکە ئێستاش دەیکەن هەردوو بانکە دەدەن هیچ کێشەیشی نی بۆ ئێمە شتێک ڕەوا بێدات وا نەزانێت لە زەینی گەنجەکانە هەر مزگەوتێ یەک بانگی داگی تر ئەمە لەسەر سونەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێ دوو بانگی داتر بیدعەتیە هەندێک شتێک ڕاستکەینەوە ئێمە نەوانین ئەگەر وا بێ ماڵخوا بۆی کا تۆ بڵێ ئەوان نەخوێندەوارن من و تۆ خوێندەواری نەخێر بتأكيد أوي صحيحة أوي كأوي دكريو دوبانجية بو خلق أقدار كاتو بيت بو جمعة وجماعات خلق بيت بانجي يدوم دا نيوجا وبيت نيوجا وبيت خلق كذا خير لمن قبلك إن شاء الله تعالى إن الله وملائكته يصلون على النبي والذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم اغفر للمسلمين والمسلمات اللهم اغفر للمؤمنين والمؤمنات من أهل